خۆمان بدەین اینجا دەور و پشتەکەمان. بەڵێ لە سەرەتایە کە بڵێن گرنگی بدەین بە خودی خۆمان زۆربەی کەس وەها دایانێ کە ئەم شتە ئەنانیەتە مەسەڵەن من کە کەسێکی خۆبەرزتم مەسەڵەن هەر احتیمام بە خۆم بکەم بەڵام بەعکسەوە وانە لەبەرەوەی ئەگەر مرۆڤ گڵاسەکەی خۆی بەتاڵ بوو ناتوانێت هیچ شتێک بداتە بەردەمی خۆی ناتوانێت مەسەڵەن ئەگەر دایشی هەستەکە کە شتە واجبە کە شتێکە بە سترێسەوە ئەیکە بە زەختەوە ئەیکە بۆ نییە کە بە خۆشەویستیەوە ئەو خزمەتە بکا بۆ بەردەمی بۆیە لێرە خودی خۆت مەسەلەن دەینە سەر چەند بوارێک هەیە لەلایەنی جەستەیە لەلایەنی عقل و مێشکە لەلایەنی دەرونیە لەلایەنی ڕوحانیشە ئەم شتانە هەمووی چۆن پڕ بکەینەوە خودی خۆمان معنای ئەوە نییە کە من بەس بڕۆم بۆ شوێنێکی زۆر خۆش بۆ مەتعامێک مەسەڵەن دڵی خۆم پێی خۆشکەم بڵێم و خۆم خۆشەوێ یاخود ماسکێ بکەم بۆ خۆم و شتێکی ئەوها ئەم شتانە شتێکی سەرەکین شتێکی سادن بەڵام بین لەسەر قولایی با بڵین لە سەرتاوە من کە خودی خۆم خۆش بوێ مرۆڤ بە تەبیعەتی حەزەکە کە دایمە تەتەور بکە گەشە بدا بەخۆی لەبەرەوەی ئەنجارەکە گەشەیدا بەخۆی هەستەکە کە ئامانجێکی هەیە لەم ژیانەیە ئەنجەوەها کە ئەو کەسە کە تووشی خەمۆکی نەبێت تووشی ئیکتئاب نەبێت کە تو ئامانجێکت هەبێت لەم ژیانە هەوڵ دەی بۆی ڕۆژانە لەیرانە دێ کە مەسەلەن من کە خودی خۆم خۆشویست باە خەدەم بە لایەنی ڕۆشنبیری مێشکم لایەنی عقلمەوە پڕ یەکەم مەسەلەن بە زانیاری بۆ نمونە کتێب خوێندنە ڕاهێنانی بۆ ئەەکەم ئەوە وەکو ماسوولکەیە کە چۆن لە لەشمان ماسوولکە هەیە ماسوولکەی مێشکمانش هەروەها ڕاهێنانی بۆ ئەەکەم و بە کتێب خوێندن شەرت نییە مەسەلەن کەسی حەزی لە خوێندن نەبێ ئەتوانێ مەسەڵەن پۆدکاستێ بێ یاخود سێر بەرنامەیە بکە وەکو ئەم بەرنامە جوانەمان یاخود مەسەلەن هەر شتێک ببێت کە مەسەلەن دەرچێت لەگەڵ کۆمەلگایە گفتوگۆیە بکە شتێک مەسەلەن مواضیعی علمی بێ هەر شتێک بۆی گەشەی مشکی خۆی گەشەی پێ بکە و دووەم شت ئەبێ هەندێک جار کە ئێمە ئەو سترێسی کە لە سەرمانە دۆزی کەمیکەینەوە لەبەرەوەی ئێمە لەسەر لە عەسری تەکنۆلۆژیین زۆربانە یعنی زۆربەی ڕۆژەکەیمە موتیڤیشنمان بۆ دێ زۆر ئەمەنە ئیشعارات و ئەخبار و هەزاران ڤیدیۆ تێتە پێش چاومان اینجا مێشکمان لە حاڵەتێکە کە هەموو دەقە هەر ئیشەکە بە بەردەوامی هەر ئیشەکات و زەختێکی زۆری لەسرە اینجا زۆربەی خەڵکەکانش ئێستا ئەبینی کە ئەلێن من زۆر شت لە بیرەکەم ئەمە بۆچی ئەم شتانە لە بیرەکەن لەبەروی مێشکی شۆنی نەماوە مێشکی پڕ بوو ئەمەنە ڕۆژانە ئیعازی بۆ دێ اینجا لەیرانەیە زەرورە مەسەلەن ماوەی جارێک خۆمان دوورخەین لە سۆشەل میدیایە تۆزی ڕێستێ بدەین بە مێشکمان دەرچنێکی خۆش بکەین خۆرەکە لێمان بدە بۆ ئەوەی مێشکمان بەتاڵ بێتەوە لەلایەنی مەسەلەن جەستەوە ئێمە مرۆڤ بە تەبیعەتی کە خەمۆکیەکی بۆ بێ تووشی سترێس ببێتن لەیرانە ئەو سترێسە هەمووی خەزنەکە لە ناو جەستی اینجا بۆ ئەوەی ئەو هەستانە دەرکەین لە ناخی خۆمان وێ تااقەت نەبێ نەکاتە حاڵەتێکی ئیکتئاب ئەبێ ئەم جەستەمان بجولێتەوە بە وەرزش بێ یاخود مەسەلەن دەرچوونێک بێ پیاسەکردن بێ جاروبار ناو ماڵ پاکەکە دەوروبەری هەمووی تەرتیبەکاتن وها کاتن لەو کەسەکە هەز بکە بە ئارامی و بەسراحەتیە لەلایەنی دیکەوە مەسەلەن لایەنی دەرونی دەین مەسەلەن من لەلایەنی دەرونیە کە احتیمام بکەم بە خودی خۆم هەنێک کەس مەسەلەن دڵی خۆشە بێ بە دەرچوونی لەگەڵ ڕەفیقەکانی جێوێکە گۆریە هەنێک کەس دڵی خۆشە بێ کەسێری فیلمێ بکە یاخود گەشێک بگۆرێ بڕاتە دەرەوە خواردنیە دروستکە هەموو کەسێک جێوازە لەگەڵ کەسی دیکە اینجا لێرە زۆر زەرورە کە کەسەکە خۆی بناسیە خودی خۆی بزانێ کە بە چی شتێ سراحەتە کە بە چی شتێ ئارامە بێتەوە ئەو شتانە بکات لە ڕۆژانی خۆی مەرجنیە شتێکی زۆر گەورە بکە جاروبار مەسەلەن کوبێ قاوە بخۆیتەوە بەیانیان هەستی لە پێشەوەی کە خێزانەکە هەمووی بەخەبەر بێ خۆت پێش ئەوان بەخەبەر بی بە نیو سەعەتێ کە ئەو نیو سەعەتە تۆ تەرخانێکەی بۆ خۆت بڵێ کاتێکە کە بۆ خۆمە لەبەرەوەی تۆ لە سەرەتای ڕۆژەکە کە خۆت بکەیتە ئەولەویاتی ڕۆژەکەی خۆت ئەوە ڕۆژەکەت خۆت لەبیر ناکەی بەڵام ئەگەر کە هەستای لە خەوت یەکسەر ڕاکەی بۆ سەرقاڵی ژیان و مناڵ و ئیش و کارە و ئەم شتانە ئینتر وات لێدی ئۆتۆماتیکەن حتى ئەگەر مەجالت هەبێ و کاتت هەبێ تۆ خودی خۆت لەبیرەکەی هەروەها لایەنی ڕوحیش مەسەن ڕوحانیات هەموو کەسێک مەسەن توقوسی دینی خۆی هەیە بەو شتی کە خۆی ئارامە بێتەوە ئەگەر
هەر شتێک ببێت بەنێژ بێ داوایەک بێ مەسەلەن شکرانەی خوا بکە بۆ شتانی کە هەیەی ئەو شتە بەسیتانی کەەوە لە ڕۆژەکەی ئەبێتن حتا گەر هیچ شتێک نەبوو سوپاسی خوا بکەین بۆ ڕۆژە ئارامانی کە ئێمە ئەژین بەبێ کێشە ئەم شتانە هەمووی وا ئەکاتن لە مرۆڤەکە کە بژێ بە ئارامی هەروەهاش کە خودی خۆی بەرز بێتن مەسەن خودی خۆی بەرز بێ کە لای خۆی بناسێتەوە بڕواتە سەر مەسەلەن لایەنی دەرونی خۆی مەسەلەن کە ئارام بوو ئەتوانێت بە دەوروبەری ئەو خۆشەویستیە بدە ئەو پێداویستیانیان پێ بدە کە پێویستی پێیانە. بەڵێ باسی بابەتە تووڕە کۆمەڵاتیەکانت کرد ڕۆژانەیمە هزار ڤیدۆی باش خراپ یعنی خراپ بۆ مانایی کە دەروونمان تێک بدات چەندێ ئێمە خۆمان بپارێزین لەو ڤیددیویانە باشە یا خۆت کۆنتترۆلی دەروونمان بکەین بەرامبەرەوە ڤیددیویانە لەگەڵەوەشە باسی بابەتێکت کرد کە ئێمە ڕۆژانە ئەو هەموو شتە بەرمانەکەوێ زاکیرەمان میمۆرەکی مێشکمان پڕە بێشت لێ یادەکەین ئەم بابەتانە چی لێ بکەین؟ وایە لێرە ئەگەر مرۆڤ بتوانێت کۆنتترۆلی خۆی بکە ئەم کۆنتترۆلکردنش بەڕاستی لەوە دێ کە لە مناڵیە و ئێمە پەروەردەی مناڵەکانمان بکەین کە چۆن کۆنتترۆلی ئینفعالات و تووڕەبوونی خۆیان بکەن کۆنتترۆلی خۆی بکە مەسەلەن کە دوورکەوێ لەو کەسە سلبیەکان کە قسەی دایم خەمۆکیەکەن و کەسانێکی بێ هەنێک کەس هەیە خۆی هەر بە تەبیعەتی ئەو هایە حەزەکە هەر گلەیی بکاتن یاخود مەسەن هەنێک کەس هەیە حەزەکە هەر سەری ئەو ئەخبارانە بکە کە ئەخباری سلبیە بێتاقەت دەکە تووشی خەمۆکی دەکا لە ڕۆژەکەت اینجا لەیرانە ئەگەر من پەروەردەی مناڵەکەم کرد کە بزانێ مەسەلەن چۆن کۆنتترۆلی خۆی بکە کە خۆی دوور بخە لەم شتانە لەیرە کەسێکمان بۆ دەرەکە یعنی کەسێکی بەهێز دەرەجێ کە ئەتوانێ مەرجنیە مەسەن هەموو قسەیەک تەسیری لێ بکە کە ئەخبارێکی بس کە شتێکی بس ئەتوانێ مەسەن کە خۆی دوور بخە لەو شتانە ئەوکەی بە ئەگەدار بێ لە چیرۆدا لە دەور و پشتی بەڵام تەسیری لێ نەکە هەمومان مرۆڤین هەمومانش ئاهان کوتلەیەکین لە هەست و مەشاعرە بەڵام تعاتوفەکەین لەگەڵی بەس با نەهێلین بۆ شێوەیە کە تەسیر بکە و کاریگەری هەبێ لەسەر ژیانمان دوایەوەش بێگومان کاریگەریە بێ لەسەر خێزانمان و ئیشەکەمان و خوێندنمان و بە هەموو جۆرێکی ژیانمانیان لە هەموو لایەنێکەوە. زۆر باشە چەندێک گرینگە ئێمە ئەو فشاری کە ڕۆژانە لەسەر کار دەکەوێتە سەرشانمان ئێوارە پێشەوەی بگەینەوە ماڵ یان عسر کاتژمێر سێ پێشەوەی بکەینەوە ماڵ لە ڕێگاوە بەتاڵ بکەینەوە یاخود بە بەردەوامی ئەم فشارە زۆرەی سەرشانمان بەتاڵ بکەینەوە باشە. وایە لێرە مرۆڤ ئەبێ بزانێت کە کاتی دەوامی با بڵێن بۆ نمونە 8 ساعتە ئەبێ بزان لە دوای ئەو 8 ساعتە تەواو ئیش و کاری تەواو خۆی لەبیر بخاتن ژیانێکی کەی هەیە ژیانەکە هەمووی محوەری ژیانەکەی بەس ئیش و کار نییە نابێ ژیانی خۆی دانێ خۆی ببەستیە خۆشی خۆی و ژیانی و خێزانی و هەموو شتێکی بە ئیشەکەی ئەگەر ئیشەکەی مەسەن ئەو ڕۆژێ خەمۆکی بێ بێتاقەت بێ ئیتر جەوەکەی هەموو ئەهان دێت بۆ ناو خێزانی و بێتاقەتە بێ لەگەڵ ئەوان و گفتوگۆیەکی ناخۆشی بێ لەگەڵیان یاخود جاروبار هەیە هەنێک کە سەبینین دێ خۆی بەتاڵەکە لە ناو خێزانەکەی خۆی ئەوە شتێکی زۆر خراپە بەڕاستی و کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لەبەروی مرۆڤ خۆی بۆ خێزانەکەی خۆی ئیشەکە بۆ خودی خۆی ئیشەکە نابێ ئەو شتانە لەبیرکە ئەبێ بیکەینە مێشکی خۆمان دایمە لەگەڵ خۆمان باسی کەینەوە ئەها وەکواوتم کۆنتترۆلی خۆمان بکەین کە من ئیشەکەم ئەمەنە ساعتە لە ڕۆژەکە ئەمەنە شتم لێ پێویستە بەپێی توانای خۆم ئیشەکەم لەوە زیاتر لە تااقەتی خۆم زیاتر ناکەم و با نەهێلم خۆی سترێس عادەتەن لە کاتی ئیش لە چی دێم لەو شتانە دێ کە من مەسەلەن ئیشەکانم زۆرە ئەنجام نەکردووە ئەجارە بۆیە هەر بە ڕۆژ خۆی چنێکم پێ بگرە ئیشەکەی خۆم بکەم بەبێ ئەوەی زەختێکی زۆرش بکەم لە خۆمە بەپێی توانام ڕۆژ بە ڕۆژ ئیشی خۆم تەواو بکەم دواتر لە ماڵەوە ژیانی تایبەتی خۆم هەیە خێزانە ئیتر هەنێکەها خۆمش بەتاڵ بکەم و سراحەتیەک بدەم بە جەستەم بە مێشکم خەوێکی قوول بخەوم شەوان مەسەلەن دوورکەوم لە ئەم هەموو بیرکردنە لەبەرەوەی بەڕاستی ژیانەکەمان خۆی وای لێ هاتووە زەحمەتە و مەزدەر ڕزقی مرۆڤش ئەو زۆر گرنگە لە ژیانی هەموو کەسێک بەڵام نابێ ئەو شتە بهێلین کە تەسیرمان لێ بکە بە شێوەی گشتی لەبەرەوەی ئێمە بەشێکە لە ژیانمان هەموو ژیانمان نییە. زۆر باشە باشترین ڕێگاکان بۆی ئەم سترێسە لێی دوورکەوێنێ بۆ نمونە تۆ لە ژیانی ڕۆژانەتە ئەگەر لێرۆ بچیتە سلێمانی ڕێگایەکێ یاخود چەند ڕێگایەکێ ئەگەر بە ڕێگای هەولێرا بڕۆی زۆر دوور دەکاتەوە بەڵام ئەگەر بە ڕێگای بۆ نمونە
کەرکک چەمچەماڵا بڕۆی ڕێگاکە نزیکەکاتەوە ئایا ڕێگایەکێ من بتوانم پێدا بڕۆم و ئەو ڕێگای هیچ سترێسی تێدا نەبێ یاخود ئەگەر تێشا بێ من بە ئاساترین شێوە بەو سترێسەیە تێپەڕم با ڕاستی قسە بکەین هیچ شتێک نییە بڵین لە ژیانەکە سترێسی تیانە هیچ ڕێگایەک نییە کە سترێس نەبێ ژیانەکە هەمووی سترێسی تەیە هەموو شتێک بەسی ترشتە کە دەرەچم لە ستودیۆکە و دەرەچین هەتا ئەبینین ئزدیحاما دێتە پێشمان هەنێشت هەیە بەدەستی خۆمانە ئەتوانین کۆنتترۆلیکەین هەنێشت هەیە بەدەستی خۆمان نییە شتێکە کە ئەو شتانی کە بەدەستی خۆت نییە تەواو تەقبول یەکەین ئەو شتە بۆ نمونە مەسەلەن وەکواوتمان قەڵە باڵغی ڕێگاوبانە یاخود گفتوگۆی مدیرەکەم لەگەڵمە من ناتوانم طبیعەتی بگۆڕم ئەو شتە بۆ من نەکراوە و پێویست ناکە کە من دانیشم طبیعەتی ئەو کەسە بگۆڕم بەڵام لێرە هەنێشت هەیە کە بەدەستی خۆمە ئەتوانم ئەوانە بگۆڕم بۆ نمونە کە ڕێگاوبان قەڵە باڵغ بوو من ئەتوانم پێشەوە بە وەختێ دەرچم مەسەن بۆی تووشی ئەو سترێسە نەبم و ئەزانم مەسان من ئەبێ سەعات 8 لە دەوام بم و ڕێگاکەش قەڵە باڵغە من ساعت 7:30 دەرەچم مەسەلەن یاخود لە 7 دەرەچم بەپێی پێویستە بۆی من خۆم نەکەمە ئەو بارودۆخە کە زەختێکم لەسەر بێ زیاتر یاخود مدیرەکەم ئەزانم کە طبیعەتیە ئەها مدیرێکی متەسەڵڵتە حەزا کاتم مەسەن ئەوام ڕۆشت بدە ئیش و کارەکانی خۆم ئەنجامەدەم بۆ ئەوەی هیچ شتێک نەهێلم لەسەر خۆمە کە قسەیەکی ناخۆش ببستم بێتاقەت بم پێیە زۆر باشە لەوانەیە لای هەندێک کە سترێس و ڕاڕایی و ئەم هەموو فشارە زۆری کە کەوتۆتە سەرشانیانە سەرکارەکە بۆ بێتە ڕۆتینێکی ئاسایی لە ژیانیان ئێمە چی بکەین کە سترێس و فشارە قورسەکانی سەرکار نەیکەینە بۆ نمونە ڕۆتینێکی ڕۆژانە یاخود ڕۆتینێک ئیتر ئەبێ من ئیلا بەو سترێسە تێپەڕم هیچ چارەسەرێکەیە بۆم بابەتە؟ بەڵێ هەنێک کەس هەیە ئەسان سترێسەکە باوەری پێینیانی کە خۆی بینێ سترێسە و ئەو منە زەختی لەسرە بە شتێکی ئاسایی دایناوە لێ شتێکە لە ڕۆتینی ژیانیەتی مەسەلەن و اعترافی پێ ناکە باسی ناکە لێ بۆنەی ئەو شتانی کە ڕووەدا من وهانم بەسەردێ بەڵام لێرە خودی کەسەکە خۆی زۆر زەرورە کە خۆتی خۆی بناسێ بە چی شتێ ئارامە بێتەوە چی شتێک کە بێتاقەتیەکە لەم مووقفەیە چون من تەسەڕف بکەم بۆی کۆنتترۆلی خۆم کەم زۆر توورە نەبم یاخود توورەبوونی خۆم بە دەور و پشتم دەرنەخەم اینجا ئەو ڕێگانە کەوە سترێسبوونی خۆمان کەمکەینەوە ئەوەیە مەسەلەن هەموو کەسێک جیاوازە من ناتوان پێت بلم ئەو شتە بکاتن بەڵام هەر کەسی کە خودی خۆی ناسی ئەتوانێ مەسەلەن ئەزانێ بە چی شتێ سراحەتەکاتن هەنێشت هەیە بچووکە پێویست ناکە بڵین بۆ شتێکی زۆر گەورە بێتن هەتاکۆم مرۆڤ مەسەلەن دڵخۆش بێ بۆ نمونە مەسەلەن هەنێک کەس هەیە دڵی خۆشە بێ لەگەڵ خێزانێکی خۆیە هەنێک کەس هەیە لەگەڵ ڕەفیقێکی دەرەچێتن باسی خەمۆکی خۆی ئەکاتن خۆی بەتاڵەکە هەنێک کەس هەیە لە وەرەقەیەک ئەینووسێ یاخود مەسەلەن ئەڕواتە سەیرانێ یەنجار و بار پێویستیش پێ بەوەما ئەبێ کە ئیجازیە وەربگرین مەسەلەن 2 مانگ 3 مانگ جارە ئیجازیە وەرگرین سەفەرێ بکەین تۆزێ جەوێ بگۆڕین دواتر بگەڕینەوە بۆ دەوامەکەمان بۆی ئیشەکانمان بە جوانی ئەنجام دەین زۆر باشە ژیانی ڕۆژانەمان جگە لەو قورسایەکە دێتە سەرشانمان ئێوارە بێتە دیوێکی تر ئەچیتە ناو خێزانە چیتە ناو ماڵ و مناڵە چیتە ناو کەس و کارت چەنە گرینگە ئەو گرنگیدانە بە خودت گرنگی بەوانیش بی ینی ئەو گرنگیدانە بۆ ئەوانیش بێ پێم وابێ گرنگیدانەکە بۆ ئەوانیش تا ڕادێک سترێسەکەت کەم دەکاتەوە بێگومان وایە لەبەرەوەی مرۆڤ کەها خۆی ئەو هەموو ماندووە بێتن وەڕوات بۆ ئیش و سەرقاڵە بێ بە پێناو خێزانەکەیەتی هەوڵە دەکە باشترین شت پێداویستی ماڵ و مناڵ و خێزانەکەی پڕ بکاتەوە اینجا ئەبێ ئێمە شتە لەبیر نەکەین کە ئێمە هەمومان دووبوونەمان بۆ خێزانەکەمانە اینجا یەکی لەو شتانەی کەوە دڵخۆشمانەکات و سترێسەکەمان لێکەمەکە کاتێکی خۆش بەسەر بین لەگەڵ خێزانەکەمان ئەو کاتەش بەوە نییە کە بەس من لەگەڵ یان بوومە یاخود هەنێ کەس هەیە مەسەلەن جاروبار ئەلیا من ئەوە نەماندۆ بم ئیشەکەم و بۆ پێناو خێزانەکەم و خێزانەکەم پێی نازانێ بۆ پێی نازانێت لەبەرەوەی ئەو کاتێک کە لەگەڵ یانە هەموو تووڕەبوونی خۆی و سترێسەکەی خۆی لەگەڵ یان دەرکەوت یاخود بەس ئەها هەیکەلیان لەگەڵ یانە بەس بە ڕوحە بە کردەوە هیچ لەگەڵ یان نییە بە مێشکی لەگەڵ یان نییە
ئەنجە لێرە زۆر زەرورە کە من بە دڵ و بەجەستە لەگەڵ خێزانەکەم ببم کاتێکی خۆش بەسەر ببەم هەر لەبەر خودی خۆمە بۆ ئەوەی ئەها ئەو مادووبوونەی خۆم دەرخام جەوێ بگۆرم دەرچم لە جەوی ئیشەکە لەبەرەوەی بێگومان لە هەموو ئیشێک تەحەدیاتی خۆی هەیە هەموو ئیشێک قورسی خۆی هەیە اینجا ئەبێ ئێمە کە لەو قورسێ دەرچین بینە شوێنێکی ئارام لە ماڵی خۆمان بەڕاستی من پێم وایە کە بەشەر لە ماڵی خۆی سراحەت نەبوو لە هیچ شوێنێکی تر سراحەتی خۆی نادۆزێ یعنی ماڵ کراوە بۆ مرۆڤەکە کە سراحەت ببێلی بۆ سراحەتی ئەو کەسە بووە اینجا ضرورە ها شوێنێک بکەین بۆ خۆمان کە سراحەت بین جار و بارش پێویستە مەسەن مرۆڤەکە کە تۆزی بەتەنها دانیشیە کاتێک بە بەسەر کە تۆزیە مەسەلەن لەگەڵ خۆی لەگەڵ خودی خۆیە تۆزی مشکی سافکاتەوە سراحەتێک بکات لەگەڵ خۆیە بیر بکات زۆر باشە زۆربەی کێشەکان یاخود ئەو گرفتانی کە لە ناو خێزانە ڕۆدا ئێستا گەشتێتەوە بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان ئەڵێکە پیاوەکە دێتەوە هەمیشە مۆبایلەکە بەدەستێوێت یاخود کە دێمەوە ژنەکە هیچ ئیشوکاری نەکردووە خەریکی مۆبایلەکە بووە یعنی تۆڕە کۆمەڵایەتەکان وای لێ کردوین دوور کەوتوینێتەوە لە زۆر بابەتی تر چی بکەین ئێمە تا ڕادێک ئەو ڕۆتینەی کە ئێستا ژیانی هەر هەمومانی گرتوۆتەوە ینی ئەتوانم بڵێم بڕوا ناکەم کەسێک کە بێ کە مدمینی مۆبایل نەبێ یاخۆن مۆبایلەکە لە هەوێکەی زیاتر گرنگی پێ نەدا یان تۆ بچیتە بازگەیەک کێشە نییە تەسکەرەکە و پێ نەبێ یاخود کارتی نیشتیمانەکەت پێ نەبێ گرنگەوەی مۆبایلەکەت پێ بێ چی بکەین لەو ڕۆتینی مۆبایلە دەرس بچین ینی بەجددی وای لاتۆ هەمومان پێویستمان بە چارەسەری کۆمەڵایەتی و دەرونیشێ لە بابەتی مدمین بوون بە مۆبایل و تەنانەت لە کافەیە من و تۆ پێکەوە دابنیشین هەر خەریک مۆبایلەکەین لە ماڵەوە دانیشتوین هەر خەریک مۆبایلەکەین ینی ئەچیتە میوانی یەکەم شت لە دوای سەلامەکە ئیترە بێ پاسوەردەکەمان باتێ ئەم بابەتە چی لێ بکەین لە بابەتە چارەسەرکردنەکەیە بەڕاستی ئێستاوە کێشەی هەموو لایەکە گەورە و مناڵ یعنی ئێستا بینین مناڵەکە ئەوە هیچ دەستمان لێ شوەریوە بەڵام گەورەکە کە ئەها بە کامل عقلی خۆی و ناتوانێت کۆنتترۆلی خۆی بکە ئەجا چۆن داوا بکەین لە مناڵەکە کە ئەو تۆرە کۆمەڵایەتیان مۆبایل ئەوەنە بەکار نەهێنێ کە بە شێوازێک مەسەن دایک و باوکی خۆی بینە ڕۆژانە با بڵێن بەلاینی کەم 5 ساعات هەنێ هەیە مەسەلەن 6 ساعات خەریکی مۆبایلە بێ ئەوە کێشەیەکە کە هەمومان بە مەسەلەن بەرەو ڕوومانە بەڕاستیش ئەم هەمووی ئازادانە و ئەم هەموو مەقطع ڤیددیوانەی کە بۆمان دەرەچێ هەرێکی ئەلەی بۆ ماوەی چلکەیەکەکەی مشکلە نییە بەس باسێر ئەو ڤیددیۆکەم کە بینی ئەو چلکەیە ئەبێتە ساعات یا 2 ساعات 3 ساعات ئاگات لە خۆت نییە کە سەرت بەرزەکەی لە مۆبایلەکە ئەبینی کە تۆ نیوەی ڕۆژەکەت تەواو بووە بێ ئەوەی هەر هەستی پێ بکەی لێرە زۆر زارورە کە مرۆڤ خۆی کۆنتترۆلی خۆی بکە لەیرانە ئەبێ خۆی بەرنمەیە بۆ خۆی دانێ لە بەرەوەی مرۆڤ ئەگەر ئێمە بە کامل عقلی خۆمان و بەم تەمەنەمان ناتوانین کۆنتترۆلی خۆمان بکەین بۆ مۆبایل ناتوانین کۆنتترۆلی خۆمان کە مشتی گەورەتریش لێرە ببوورە اینجا ضرورە مەسەلەن داینین لە ڕۆژەکەمان چنێکمان هەیە کاتێکی تایبەت بۆ بەکارهێنانی تۆرە کۆمەڵایەتیەکان و مۆبایلە یعنی شتێکی هەڵەنی ئەوکەی قەیناکە با کەسەکە تۆزی سرێز مەسەلەن سرێسی خۆی کەم کە سراحەت کاتی سراحەت بوونی با خەریک مۆبایل بێت تەلەفۆنێکە کاشتێ بەڵام نەک هەموو ڕۆژەکەی بۆ ئەوە دانێ اینجا لێرە مەسەلەن ئەوە ڕۆلە گەورەکە لەسەر خودی کەسەکە خۆی ئەمێنێ کە کۆنتترۆلی خۆی بکە اینجاش مەسەلەن لە یەکی لەو ڕاهێنانە کە ئەتوانێ بەکاری بێنێ هەنێ بەرنامە هەیە بتوانانی بیسڕێ بڕاستی من خۆمش ماوەیە کوام بەسەر هااتیانی هەستم کرد کە زۆر ئەدمانی مۆبایل و تۆرە کۆمەڵایەتەکان بووم ئێستا حالێن هەمووی مسریەوە بەرنمەکانم بێژگە لە فەیسبووکم داناوە واتساپ ئەوش فەیسبووک بۆی ئەخبار و هین خۆمش ئەسن زۆر بەکاری ناهێنم واسابش بۆ مۆبایل و ئەو شتانەیە بەڵام تۆرە کۆمەڵایەتەکانی تر بەکار ناهێنم لەم ماوەیە لە بەرۆی ئەمەوێ تۆزیە هاست ڕێستێ بدەم بە خۆمە دووەم شتش ئەتوانین مەسەلەن پلانێدانین بۆ ڕۆژەکەمان بڵێن لەم ڕۆژێ بورە لەم ڕۆژێ ئەبێ هەنێ شت ئەنجام بدەم هەنێ کارم هەیە شەرتش نییە زۆر شت دانین لە بەرنمەکەمان شتی بەسیت دانین بە پێی توانەمان بۆی لە کۆتایی ڕۆژەکە بتوانین بیکەین و شانازی بکەین بە خۆمان ئیتر ڕۆژ لە دوای ڕۆژ کە من ئەم شتانم پڕ کردەوە ئەم تەسەڕوفاتن یاخود ئەم تەبعەم خۆی زاڵە بێ لەسەر خودی خۆمە
زۆر باشە. سپاس بۆ ئامادەبوونت. لە کۆتایە دەمێ بپرسم تەنایەک خاڵ کە زۆر گرینگە لە تۆپی گرنگیدان بە خودە چییە؟ وەڵاهی پێم باشە هەموو کەسێک کە خۆی بناسیە، یعنی ئێمە ئەوە نەبایە خەدەین بە بەردەممان، ڕێزەگرین لە بەردەممان و بیرەکەین کە هەستی بەردەممان چۆنە، چۆن دڵخۆشی کەم، چۆن دڵی نشکێنم. بەڵام لە بەردەم ئەوەش ئەبینی مرۆڤ خۆی زۆر لەبیر کردووە کە خودی خۆی لە کۆتایی بەرنامەکەی خۆی داینەوە، لە کۆتایی ڕۆژەکەی خۆی دایناوە. ئەبێ ئەمە ئەم شتە ها تۆزێکش ڕۆلی پەروەردە هەیە لەسەرم هینە. ئێمە لە ژینگەیەک پەروەردە کراین کە خودی خۆت لە کۆتایی دانەی، عیبەیە نابێ ئەو قسەیە بکەی، نابێ هەستی خۆت دەربڕی، نابێ بلەینا. ئەم شتانە و های کرد لێمان کە ئەم جیلە زۆربەی مەسەلەن بەردەمی هەز بکە بە بەردەمی لە خودی خۆی زیاتر. بەڵام سوپاس بۆخوا مەسەلەن یعنی ستا لێمە زۆر شت هەیە، زۆر زانیاری هەیە بەردەستمانەوە، زۆر شت هەیە مەسەلەن سەر لە کاتێک نێمە زۆربەی خەڵکەکان ڕۆشنبیرە و زانی کە چی شتێک مافی خۆیەتی. من نالێم کە کەسەکە ئەنانی بێ یاخود خۆت بەرز بێ، بەڵام لەگەڵ ئەوەیە نابێ خۆی لەبیرکە لە هەموو لایەنێکەوە، وەکواوتمە لایەنی ڕوحی و جەستەیی و عەقلی و ڕوحانیەت و یعنی هەموو شوێنێکی خۆی پڕ بکاتەوە، خودی خۆی لە سەرەتا دانێ، دواتر بۆی بتوانێت خۆشەویستی خۆی بە جوانی دابشکە لەسەر دەوروبەری. بەڕێز ئیسرا هیوە، سپاس بۆ ئامادەبوونت، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. زۆر سپاس بۆ تۆش. بەڵێ هەزان و خۆشەویستان، با بچینە لای پاشای مەقامات کە بزانین چه ئەزمونێکی بۆ ئێمە جێشتووە. بەڕێز کۆچ کوردو عەلی مەردان.